سڵاتان لێبێت و بەیانیتان باش بەو هیوایی کە دەستپێکی هەفتەیەکی جوان و پڕ لە وزە و پڕ لە شادی دەست پێ بکەن لەگەڵ ئێمە لا پرۆگرامی بانی 24 کە من و هاژەی هاوکارم پێشکەشتانەکەین. بانیت باش هاژە. بانی باش سۆڤان، ڕۆژێکی باش بۆ ڕۆژێکی باش بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەخوازم لە هەر شوێنێک بن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بە هیوای تەندروستی باش. ئەم کاتژمێرەش وەک هەمیشاڵینەوە لەگەڵ ئێمە بن، ئێمە میوانێکی پرزانیاریە بین، کۆمەڵێک بەرگە و بابەتمان لەگەڵ تەواوی هاوکارانمان بۆ ئامادە کردوون تا بە ئێوەی بەخشین. وەکو هەمیشش پرۆگرامی بەیانی 24 جەخت لەوە ئاکاتەوە کە بەیانیان بتوانین وزەیەکی باش ببەخشین، بتوانین و بابەتانە باسکەین کە پڕن لە هیوا ئاوات کۆڵنەدان. با لە سەرتاشەوە هەندێک لەو بابەتانەتان بۆ بخێنە ڕوو، دواتریش تەوەری تایبەتمانە بێت. کچە شێوەکارێک وێنەی کەساتیەکان بە مۆم دروست دەکات و دەڵێت کە ئەم کارە بۆ من خولیا و دەرفەتی کارە. ماوەی چەند ڕۆژێکە شەپۆلێکی گەرمای توند ڕووی لە ناوچەکەمان کردووە. ئەمڕۆ ڕێنمایی تایبەتان پێین کە بۆی خۆتان بپارێزن لەو نەخۆشیانی کە بەهۆی گەرما و تیشکی خۆرەوە دروستە بن. بابەتێکیشمان هەیە لە ئاکرێەوە کە گەنجێکی ئاکرێ لە شوێنە گەشتیارەکان جۆرە قاوەیەکی تایبەتە فرۆشێت. تێپەڕاندنی ترس و بێهیوایی تەوەری سەرەکی ئەم ڕۆمانە بێت و هەنگاوەکانی سەرکەوتنیش باس دەکەین بەیەکەوە. لە ئەفغانستان کاری دروستکردنی گۆزە و گڵێنە سازی لاواز بووە و خەریکە لە نامیش دەچێت. بەڵێ هاژە ئەم بابەتانەی کە ڕۆژانە بۆ بینەران و بیسەرانمان ئامادەیەکەین هەوڵی ئەوادەین لە هەموو بوارەکان بتوانین بابەتمان هەبێت، چونکە بۆ خۆی کۆمەڵگەل لە هەموو بوارەکان پێویستی بە پێشکەوتن و گەشەکردنە هەرچەندێکیش پێشکەوتن و بەرەو پێشچوون هەبێ، بەڵام دیسانەوە لەگەڵ چرخی پێشکەوتنی هەموو جیهانە پێویستە کە ئێمە زانیاری نوێتر وەربگرین. جا بە تایبەتی ئەو بابەتانەی کە کار لەسەر دەرونی مرۆڤەکات بۆی کە بێگومان چەند مرۆڤێکی سەرکەوتوو بیت لە تەندروستی خۆت و ئاگاد لە خۆت بێ خۆت بناسی ئەوەندە شەتوانی جیهان بەرەو پێشەوە ببیت. بۆیە بابەتەکانی ئێمە کۆمەڵە بابەتن کە دڵنیام سوودی ئەبێ بۆ هەر یەک لە ئێوە. جا بابچینە ناو پرۆگرام و بابەتەکانیەوە هەژە. سەرەتا بە بابەتێک دەست پێەکەین کە لە گوندێکی کۆیە گەنجێک گاوانیەکات واتە توانین بڵێن شوانیەکات کە ڕۆژانە لە دەشت و دەر کاتی لە ڕۆڕاندنی مانگاکانی خۆی فێری زمانی ئینگلیزی کردووە و ئێستا سەرقاڵی فێربوونی زمانی فەڕەنسیشە. ئەم گەنجە ناوی ڕاستی عەلیە بەهۆیەوەی کە زمانەکەی لە یاخود بەهۆی زمانەکەیەوە لە ئەمریکاوە هاوڕێکی پیا کردووە ئاشنای بۆ لەگەڵیا و خەڵکی بیانیش ئەناسێ بەهۆی ئەم زمانەوە. نی سێرێ و دەرفەتە کە سۆڤان تۆ گەر بڵێ من لەو دەشتم لەگەڵم ئاژەڵانە کاری شوانیەکەم ئامادەی خۆی فێری زمانێکی دیکە کردووە بۆ چێژیشی لێ ئێستا خەریکە خۆی فێری زمانێکی دیکەشەکات. بەڵێ جا هەر بۆیە سەرەتا کە دەستمان پێکرد باسیەوەمان کرد هەرچەندێک تۆ بزانی هێشتا هەر کەمە هەر ئەبێ فێربی بۆ ئەوی کە ڕۆژ بە ڕۆژ تۆ بەرە و جیهانێکی پێشکەوتوتر هەنگاو ئەنی پێویستەکە تۆ پردێکی پەیوەندی لەگەڵ دەوروبەرەکەت دروستکەی چ جای ئەوەی کە تۆ لە کوردستان بیت پردێکی پەیوەندی هاوکاری و هاوڕێیەتی دروست بکەی لەگەڵ کەسانی بیانی لە دەرەوە لە ئەزمموی ئەوانی شەتوانی ئەم سوودە وەربگری. جا بانکێشتی ئەو کەسانە شەکا بۆ گوندەکەی خۆیان ئەمە جۆرێکی تریش ئەکرێ بڵین ئەچێتە ناو کاری توریستیەوە، کاری گەشتیاری و گەشت و گوزار زیاتر برەو پێدات. ڕاستی بۆ ئەوەی کە فێری زمانێکی تر ببێت هەر یەکێک لە مانگاکانی ناوێکی لێناوە و ڕۆژانە گفتوگویان لەگەڵەکە لەگەڵ مانگاکان بۆی کە هاژە دەڵێن خێراترین شێوازی فێربوونی زمانێک ئەوەیە کە تۆ گفتوگۆ بکەی بە بەردەوام و نەترسی. ئەمی چونکە لە دەشتایی و لە چۆڵەوانی و لە دەرەوەیە هەڵی ئەوەی داوە سوود لە مانگاکان وەرەگری و لەگەڵ مانگاکان گفتوگۆەکە با پێکەوە بینەر بین دێنەوەلات. گانی مانگاکانیەتی و هەر لێ خۆی فێری زمانی ئینگلیزی کردووە. ڕاستی دانیشتووی گوندی هۆمەر گومبەتی سنووری قەزای کۆیە. ئەو لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە بەردێک دوو چۆلەکەی پێکاوە. هەم گاوانی مانگاکانی بووە هەمیش کاتە بەتاڵەکانی خۆی بە فێربوونی زمان پڕ کردوتەوە. ئێستا ڕاستی زمانی ئینگلیزی
بە هەر سێ شێوەزاری بەریتانی و ئەمریکی و کەنەدی بەڕەوانی قسە دەکات و دەستی کردووە بەوەی خۆی فێری زمانی فەڕەنسی بکات. Rose, what are you doing in that place? Come back to here. Come on, get back to here. بەیانیان کە زوو دەوری سعات 5 هاتم بۆ لای ئەم مانگایانە تەمان گاوانی کاتێکی زۆریە بێت تاکو ێوارە دەبێت تەنها دانیشی منیش مەڕاستی وەکو گەنجێ بڕیارمدا خۆم فێری چەند شتێکم کە هەم سوودی بۆ خۆم هەبێ هەم سوودی بۆ دەوروبەرەکەم هەبێ. دەوترێت مرۆڤ چەند زمان بزانێت دەتوانێت ئەوەندە کەسایەتی لە خۆیدا بدۆزێتەوە، بەڵام فێربوونی زمان جگە لە زمانی دایک پێویستی بە گفتوگۆ لەگەڵ کەسانی دیکە هەیە. ڕاستی لەبەرەوەی لە دەشت و دەربووە و کەس هاوڵی نەبووە لەگەڵ مانگاکانی ڕۆژانە گفتوگۆی کردووە. مانگاکانی ڕاستی ئێستا هەریەکێکیان ناوێکی لێ. زاری وا بووە داهانێکیان یان بێعاریە کردیان یان شتێکرد دەموت بۆ وایەکەی بەڵام بە ناوی خۆی ئێستا بۆ نمونە ئەمە ناوی جاک بوو دەموت جاک what are you doing why are you doing that. Hello guys. She's driving a tractor right now. Yes, we're going. بۆ ئەوەی ئاستی زمانەکەی باشتر بکات ڕاستی ژمارەیەک هاوڵاتی بیانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ناسیوە. پەیوەندیەکان تونند و تۆڵ و بەهێز بووە و بانکێشتی هەرێمی کوردستانی کردوون. میوانە بیانیەکان هەزاران کیلۆمەتریان بڕیوە و هاتوون دووسێ هەفتە میوانی ڕاستی بوون و بە ژیانی کوردەواری گوندەکەیان ئاشنای کردوون. بەڕاستی کە هاتن بۆ ئێرانە سەرتا ینی قەلەقێکیان هەبوو وەک ترسێکیان هەبوو چوە خۆتە زانی لە هەواڵەکان لە دەرەوە چۆن باسی کوردستان و ئێرا خۆم شتانە کراوە بەڵام من وەکو گەنجێک زۆر بە جوانی باسی کولتور و ئیتر خەڵکی کوردستان و زۆر شتکەم بۆیان کردە بەڕاستی ینی تەوا لێ هات ینی باوەڕم پێیان هێنا کە بێن بۆ کوردستان جلی کوردی بۆ خۆی بردەوە بۆ خێزانەکەی بردەوە ینی خۆی مامۆستای زانکۆیە دەیوت ڕاستی من کە ڕۆم بۆ قوتابخانە باسی هینەکەم ینی کوردستان لە لای مناڵەکان یان لە لای گەنجەکان من حەز بە چەک نییەکەم. هەوڵدانی ڕاستی بۆ فێربوونی زمانی جیاواز نەوەستاوە و ئێستا خۆی فێری زمانی فەڕەنسی دەکات. لەگەڵەوەش هاوڕێیتری بیانی پەیدا کردووە و بڕیارە بانکێشتی کوردستانیان بکات. ئاراسەمی کوردستان 24 گوندی هۆمەر گومبەت کۆیە. گەنجانی کوردستان بە کوڕان و بە کچانەوە سپاس بەخواز زۆر بەهرەمەندن. ئێستا باسی ڕاستیمان کرد کە گەنجێکی چەند بەهرەمەند بوو با باسی خانمێکیش بکەینەوەیش ڕایانە کە کچێکی گەنجی شێوەکارە لە سلێمانی دوایەوەی کە لە هونەرە جوانەکان دەرەچێت چاوەڕێەوە ناکات دابمەزرێت یان بڵێ مندانە مەزرامی جنەکەم پیشەیەکی جوانی بۆ خۆی هەڵبژاردووە کە لە پسپۆریەکەی خۆیان داهێنانەکە دەویش دروستکردنی مۆمە. بەڵێ ئێستا پێکەوە ئەم بابەتە دەبینن دەگەڕێنەوەلات. من ڕایان یوسف دەرچووی بەشی شێوەکاریم لە زانکۆی سلێمانی لە دوای تەواوکردنی زانکۆ بڕیارمانە لەگەڵ چەند هاوڕەیە کە خۆمان دەست پێشخەری کارێک بین کە خۆمان بیرۆکەکەمان هەبووە لە سەرەتای دروستبوونیەوە بۆ ئەمەش سەرەتای بیرۆکەکەمان هەبوو بەڵام دوجار لە کارگەی کولتوری زۆر بە خۆشحاڵیەوە لەگەڵ دکتۆر خەباتە گفتوگۆمان کرد و ئەو ئامادەی خۆی پیشانین و شوێنێکی پێیان لە ناو کارگەی کولتوری سلێمانیە کە ئێرە ناوەندێکی کولتوریە بۆ هونەر و بۆ هەچ گەنجێکە بێوێت لێرە دەست پێشخەرێکی کاری هەبێ یان بیرۆکەیەکی هەبێت ئێرە شوێنێکی زۆر گونجاو بۆ بابەتە. ئێمە لێرە کە ئەڵین بە جیاوازتر کارمان کردووە هەڵبەت جیاواز کارمان کردووە بۆ نمونە ئێمە ئیشمان لەسەر کۆمەڵێک فیگەری دیاری ناو مێژووی کوردیمان کردووە بۆ ئەوەی کە مێژوویەکی بگوازینەوە بۆ نەوەکانی داهاتوو ئیتر لە ڕێگەی کۆمەڵێک بابەتی دیکۆرێشنەوە بێ کە لە ماڵەکانە هەبێەوە تا بە شێوەیەکی زەق و ڕقل نەچێتە ناو ماڵەکانەوە بۆ نمونە ئێمە هەوڵمان ناوە فیگەری شەرکۆ بێکەسە ئەحمەدکایە مەستوری ئەردەڵانە کۆمەڵێک فیگەری تریشمان لە خەیاڵە هەیە لە پلانەیە کە کاران لەسەر بکەین.
ئێمە هەوڵمان ناوە کە سوود لە بابەتە سروشتیەکان وەرگرین بۆ نمونە گوڵی سروشتی جارێکی تر ئێمە ئێهێنینەوە لە ناو مۆمەکانمانە یان لە دیکۆرەکانە بەکارێهێنینەوە بۆ نمونە ئەم مۆمە هەم بۆ نارە و هەم لەگەڵیشە گوڵی سروشتیمان وەکو دیکۆر بەکارهێناوە لەگەڵیە بێجگە لە دروستکردنی مۆم ئێمە هەوڵمان ناوە کە کۆمەڵێک جێمۆم هەبێ یان کۆمەڵێک بابەتی دیکەی سیرامیک هەبێت کە ئەتوان بڵم تا ڕادەیەکی زۆر بیرۆکەکەشی جیاوازە و هەم بابەتی سیرامیک و کاری دەستین و کۆمەڵێک خانمی تر ئەم کارانان ئەنجامما و ئێمە لێرە نمایشەکەین و شانی ئەین. ئێمە لە سەرەتا بۆ جۆرە بیرمان کردەوە کە گەنج لە دوای تەواوکردنی زانکۆ پشت بۆ نەبەستێکە لە ناوەندێکی حکومیە کار بکە یان لە کەرتێکی تایبەتە کار بکات بەڵکو خۆی ببێت بە ئەو قوتە کە بتوانێت خۆی کار بۆ خۆی بدۆزێتەوە یان لەسەر پێی خۆی بوەستێ بەبێ ئەوەی چاوەڕێ هیچ لایەنێکی تر بێت و ببێ بە خاوەنی ئابووریەکی سەر بە خۆی بە تایبەتی. بەڵێ سەرێک لە هندستانە دەین کە لەوێ زۆر خەڵک بە هیلاکێکی زۆر با بڵێن ڕسکی ڕۆژانەی خۆی پیاکات قوتی ڕۆژانەی خۆی پیاکات باسی کۆمەڵێکەکەین کە هەزاران کرێکاری هندیە ڕۆژانە لە کانە نایاساییەکانی خەڵوزی ئەو وڵاتە کار ئەکەن و دووکەڵی ڕەش و هاژە هەڵەم ژن و گەرمای تااقەت پڕووکێنی ئەو ناوچێش تەحامل ئەەکەن. بڵێ کرێکارەکان تووشی چەندین نەخۆشی بوون بەهۆی ئەو شوێنە خراپیان بەڵام لەبەر خراپی دوو خیابوریان ناچارن و کارە بکەن چونکە هیچ سەرچاوەیەکی دیکەیان نییە بۆ ژیان. هەڵبەت نیشاندانیم بابەتانە بۆیەوە لەبەرەوەیە کە بزانین ئێمە هێشتا لە زۆر کەس باشترین و کارەکەمان خۆش بوێت. دووکەڵی ڕەشی خەڵوز و ئاگری سووتێنەر و خۆری گەرم. ئەمە ئەو شوێنەیە ماسۆی تەمەن 22 ساڵ کاری ڕۆژانەی تێدا دەکات. بەڵام چارە چییە؟ دەبێت لە کۆتایی ئەم ڕۆژەدا کچە هەندیەکە داهاتێک بباتەوە بۆ خێزانەکەی. کانە نایاساییەکانی خەڵوز لە هەندستان هیچ مەرجێکی پارێزراویان تێدا نییە. ئەو کرێکارانەی ڕۆژانەکاری تێدا دەکەن با درێژایی ڕۆژەکە دووکەڵی ڕەش دەچێتە گەروسیەکانیان. بەڵام خراپی دۆخی داراییان ناچار بەو کارەی کردوون. ئێمە ڕۆژانە لێرە کار دەکەین و بەهۆی بۆنی خراپ و ڕۆچۆنی زەویەوە ڕۆژانە ڕووداوی ناخۆش ڕوودەدات. ژیان لێرە زۆر مەترسیدارە ئەگەری هەیە لە هەر کاتێکدا بێت کانەکە بڕوخێت بە سەرماندا. کرێکارەکانی کانەکانی خەڵوز لە هەندستان بەپێی کارەکانیان ئەو پارەی پێیان دەدرێت جیاوازە. هەندێکیان کانەکان هەڵدەکۆڵن، هەندێکیان خەڵوزەکە دەسووتێن و ئامادەی دەکەن بۆ لە کیسەنان. ئەوانەی دیکەشیان دەیان گوازنەوە بۆ ناوبار هەڵگرەکان. بەڵام چونکە کانەکان بەشێکی زۆریان نایاساین، کرێیەکی مەمرە و مەژی بە کرێکارەکان دەدرێت. لە تەمەنی 10 ساڵیەوە لەم جۆرە کانانە کار دەکەم. کاتێک لە کار دەگەڕینەوە دەمانەوێت لە ناو ماڵەکانمان لەم نزیکانە بنوین لەبەر گەرما و بۆنی ناخۆش ناتوانین. وردە وردە کەشوهەوای پیسی شوێنەکە کاریگەری لەسەر منداڵەکانیشماندا دەنێت. هەندێک جار ئەوەی پەیدای دەکەین دەیدەین بە پزیشک. ملیۆنان خێزانی هەندی بژێویان لەسەر کارکردنە لە کانەکانی خەڵوزدا. بەهۆی دووری شوێنەکەشیان لە شارەکانەوە بەشێکی زۆری منداڵەکانیان لە خوێندن دابڕاون. بەڵێ هاژە بێگومان هەوازانین کە پلەکانی گەرما زۆر بەرز بوونەتەوە. بەم بەیانە کە ئەبێ هەوایەکی فێنک هەبێت و کەشێکی باش بکەچی گەڕەیەکی زۆر گەرما تایبەت دوێنە سۆڤان ینی هەر ئەهاتیتە دەرەوە گەرماکە لی ئەی تەبیعی نەبوو نەتەتوانی زۆر گەرمایەکی خراپە بۆیە ئێمە خەمی هاوڵاتیانمانە چۆن خەمی خۆمانمانە خەمی هاوڵاتیانشمان بە هەمان شێوە هەیە بۆی کە تووشی کۆمەڵە نەخۆشیەک نەبن بەهۆی گەرما و تیشکی خۆرەوە بۆی پێویستە کە ڕێنمایی تایبەت بدەین بە هاوڵاتیان. هەر لەسرم بابەتە ژێمە میوانداری بەڕێز دکتۆرە دلینمان کردووە دلین حسەناکرێی
کە ڕاهێنراوی پزیشکی خێزانیە ئەوە لە ستۆدیۆ لەگەڵێمەیە زین لە ڕۆژانی گەرما کە پلەکانی گەرما بەرزەبێتەوە ئەمە چی بکەین دکتۆرە بەخێر هاتی بەیانی باش جارەکە هاتی گەرم بوو زۆر گەرم بوو هەر بەیانی ینی جاران مانوس سەر لە بەیانەکەی فێنک جاران بەیانیانە فێنێک بۆ مانوس سەر لە بەیانەکەی بس سەر لە بەیانی و هەتاوە هەتا سبینێ بەیانی ینی شەوی ژەر گەرم تەبریدەوە هاتی وەنیە طبعا بە تەبریدەوە هاتوو زۆر گەرم بوو تحملمان نەکرد بەڵێ وەکو بزانین لەو ساڵانەی دواییە پلەی گەرمە بەڕێژەیەکی بەرچاو زیاد بوویتەوە هۆکاری چییە و بەرزبوونەوەی پلەی گەرمە ئەگەر بێت و بەراوردێ بکەین لەگەڵ ساڵانی پێشووتر ئەگەر باو بە پیرانمان وەکو بۆمانی باز دەکرد بەبێ ئامێری فێنکەرەوەکە هاوینیان بەڕێ کردووە بەڵام ئێمە بە ئامێری فێنکەرەوەکە بگرە دوو ئامێر سی ئامێر پێ دەکرد لە ژۆرێکەوە تحمل ناکەین ئەمە بۆ زۆر هۆکار دەگەڕێتەوە هۆکاری سەرەکی نەمانی سەوزایی بەڕێژەیەکی بەرچاو ئەگەر بێت و تەماشای هەموو جیهان بکەین سەوزایی زۆر کەم بوویتەوە و زۆربوونی ڕێژەی دانیشتوان عینەشت دانیشتوانیش بەڕێژەیەکی بەرچاو زیاد بووینە ئەگەر ئەو سەوزایە نەمینە دانیشتوان زۆر بوون زۆربوونی کارگا زۆربوونی پیشەسازی زۆربوونی ئۆتۆمبیل زۆربوونی فڕۆکە و فڕۆکەخانە بە شێوەیەکی گشتی ژیانمان ستایلی ژیانمان گۆڕاوە ئەمە پیسبوونی هەوا زۆر بووە دوام ئۆکسیدی کاربۆن لە هەوا زۆر دەبێت ئەمەش دەبێتە هۆی پیسبوونی هەوا پیسبوونی هەواش کار دەکاتە سەر گەرمبوونی پلەی گەرمە باش ئەنخۆ زیادبوونی پلەی گەرمە باشە کەواتە من ناچاریشن خۆ هەر ناکرێت لە ماڵەوە بمێنین کار و کەسابەتمان هەیە ئەبێ بچینە دەرەوە خوێنجنمان هەیە خولەیتە هەر دەرچوونت هەیە لە ماڵ ئەبێ چی بکەین کە کاریگەریەکانی گەرما لەسەر خۆمان کەم بکەینەوە بتوانین ڕۆژانە ئەو کار و چالاکیانش کە هەمانە بیکەین بەبێ کە تەندروستیمان زەرری پێ بگات لەو گەرمایە بەڵێ پێش ئەوەی بێم جوابێ پرسیارە بدەمە بە باسی میکانیزمی ڕێخستنی پلەی گەرمای جستەمان بکەم خۆی گەورە و هەوی دروست کردین ئەمریکای لە ناو مێشک کە ئەمە بەرپرسە لە ڕێخستن و کۆنتڕۆلکردنی پلەی گەرمای جسممان کە پێیدا گوترێت تەرمۆستات لە هایپۆثەلەمەس هەیە ئەمە پلەی گەرمای جێگیرە لە 36.4.5 حتا 37.4 پلەی گەرمای جستەمان لەو ئێمە جستەمان هەموو و ئەندامەکان ئیش دەکەن لەو پلەی گەرما دیاری کراوەدا ئەگەر هاتو ئەم پلەی گەرما تێکچوو یاخود ئەم تەرمۆستاتە تێکچوو تووشی زۆر نەخۆشی دەبین ئێمە لەو هاوینەدا کە دەردەچین پێویستە ئێمە خۆمان بپارێزین چۆن هەموو ئەندامەکانی جستەمان بپارێزین بۆ نمونە کە دەرچوین دەبی دژە خۆر بەکاربین یەکەم جار بابین ئێمە وەکو ئافرەت باسی پێست بکەین دژە خۆری تایبەت بەکاربێنین کە پاراستنی کارتێکنی SPF-ەکەی لە 15 زیاتر بیت 15 ئەند بەرەو سەرەوە بەکاربێنین و پێش دەربچین و 2 سەعات جارێ یانیش کڵاوێکی باش بەکاربێنین کە خۆرمان پێ نەگات یانیش نەدارە عینەک بەکاربێنین کە چاومان بپارێزی لەو گەرمایە یاخود کە دەرچووی مەحاولە بکەین کاتژمێری دەرچوون لە 11 بۆ 3 مەحاولە بکەم بمێنینە ماڵەوە هۆکارێکی زۆر پێویست نەبیت نەچینە دەرەوە لە بینی 11 بۆ 3 چووکە ئەو وەختەی تیشکی خۆرشێوەیەکی ستۆنیە و کارتێکنەکەی بە شێوەیەکی ڕاستە خۆیە دروستە باشە ئەمە سەبارەت بەو خەڵکانەی کە ئاسایی توانن کاتەکانیان بگونجێن لەگەڵ چوونە دەروێن بەڵام ئێمە با سەیرێکی ئەو کەسانە بکەین کە کارەکەن کرێکارن بۆ نمونە سۆڤان ڕۆژانای بینین کۆمەڵە لەوانی کە دلیڤەریەکەێنن ئەمانە بەڕاستی ینی هەموو چرکە و هەموو کاتێک معرزن بۆی لە دەرەوە بن و لەبەر هەتاوە ئەوانە چی بکەن ئەمانە دەبی کڵاوی تایبەت بەکاربێنن دژە خۆر بەکاربێنن مەحاولە بکەن ئەو کاتەنەی دەرێوەنە شوێنێکی سێبەر بدۆزنەوە تێدا بمێنەوە لەبەر هەتا و بە شێوەیەکی ستۆنی لەبەر هەتا و نەمێنن محاولە بکەن زوو ئەو بخۆن ئەو خواردنەوە زۆر مهمە لە بینی 2 هەتا 3 لتر ڕۆژانە دەبی ئەو بخۆنەوە دەبی ئەو خواردنانە بەکاربهێنن ئەو خواردنانەی کە زۆر ئەویان تێدا بۆ نمونە شووتی گندورە خیار خەس میوەکان سەوزەواتەکان بە شێوەیەکی بەرچاو شربەتی سروشتی بە تایبەتی ئەمانە بە شێوەیەکی بەرچاو لە وەرزی هاوین پێویستە زیاد بکرێتن باشە من بەبیرم دێ پێشتر کە مناڵێکی بچووکی ساوا هەبوایە کاتی گەرما بۆیان مەی بەرە دەرەوە گڕە ئەیبە ئێستا گەرماکەی ئەوەنە زۆرە نەک منداڵ خۆشمان گڕە ئەمان بەت ئەو نەخۆشیانەی کە ئەوەندەی ئێمە گوێمان لێ بووە گڕە بووە کە ئەڵێن گڕە ئەیبە جگە لەوە چ نەخۆشیێکی دیکەیە کە لە تیشکی خۆر و گەرما توشمانە بێت ئێمە
تیشکی خۆر بە شێوەیەکی نێرینی کار دەکاتە سەر هەموو جەستەمان هەر ئەندامێک و بە شێوەیەک بە شێوەیەکی گشتی باز بکەم دوایی بە شێوەیەکی تایبەتی بە شێوەیەکی گشتی ئێمە زۆر نەخۆشیمان هەیە بەهۆی توشبوون یان خۆتکارکردن بە شێوەیەکی مباشر یعنی ڕاستەوخۆ لە بن حتاوە توش دەبین یەک لەوانەوەکو ئەمەژتان پێکرد ئێستا ئەو کەسانێک کە ناچارن لە دەرەوە کار بکەن لە بینی ئەو کاتژمێرانێک کە تیشکی خۆر بە شێوەیەکی ئستۆنیە پێی دەڵێن هیت سترۆک ضربة شمس ياخذ بعربي ياخذ خور ليدان اما حالتك كتوبر وكو بلين امرجنسيه بيست وكو حالتك امرجنسي لقالي هل سكوت بكين بيست ام كسات شي ليدت نشانه كاني خور ليدان ياخذ ضربة شمس شي اما ام كساب الشويكي كان ساعات كان بشويكي دايركتلي لقال حتى وليداتن ام كسا ئەم وەکو ئێستا بەماژەن پێکرد تێرمۆستات کە بەر پرسیارە لە ڕێخستنی پلەی گەرمای جەستەمان 37 بڵین پلەی گەرمای جەستەمان ئەو کاتێک کە خۆر لێدا پلەی گەرمای جەستەما تێرمۆستاتەکە تێک دەچیتن ئەمە لە جیاتی 37 دەبتە چل فەکە بووە چل ئاڕاقکردن نامێنێتن کە ئاڕاقکردن نەما ئاڕاقکردنێکێکە لە هوکارێ یەکێکە لە بەرگریەکی جەستەیە بوو دەرهاویشتنی ئەم گەرمایە کە دێتە ناو جەستە کەمە تێرمۆستاتێک دەخە ئاڕاقکردن نامێنێتن کە ئاڕاقکردن نەما مۆڵەکانی خوێنمان فراوان دەبن هەتا خوێنەکە بۆ پێز ببن دەریکەن خۆی بگونجێت ئەو گەرمایە کەم تێرمۆستاتە تێک چوو ئەم مۆڵەی خوانە دەکرێنەوە ئاڕاقکردن نامێنێتن پلەی گەرمای کەسە دەبینی چلە 39 چلوەیە کە جاری وای دەگاتە 42 کە کوژەکە کەسەکە لە هۆشخۆی دەچێتن ئاراقینکردنی نامایە کە بینی پێستی سۆر هەڵگەرایە پلەی گەرمای چلە تووشی جاریوار هۆشخۆ نەمایە جاریوە تووشی ڕشانەوە بووە تووشی سەر ئێشەیەکی زۆر بووە ئەم کەسەم حاڵەتە کتوپڕە پێویستە سەردەری لەگەڵ بکەیتەوەکو حاڵەتێکی ئیمەرجنسی بگوازرێتەوە بۆ نزیکترین فریاکەوتن بەس پێش گواستنەوەکە ئێمە دەبی چی بکەین ئێمە دەبی پێش گواستنەوەکە جلەکانی دابنین لە پێش هەتەوەکە بگوازینە بۆ شوێنێک کە هەتاوی لێ نییە ئاوێکی سارد پێدا بکەین ئەبێ ڕاستەوخۆ ئاوی ساردی پێ بکەیت ئاوی دەبێت پێدا بکەین و دەبی ئاوی نەدەینێ چونکە هۆشی تەواو نییە دەبی هیچی نەدەینێ بەس ئاوی پێدا بکەین جلەکانی لەبەر بکەین ببین بۆ شوێنێک ئامیری فێنەکەرەوەی لێ هەیە سێبەر بێتن و یەکسەر بۆ نزیکترین فریاکەوتن حاڵەتێکی دیکەمان هەیە کە پێی دەڵێن هیت ئێکزۆشن ئەم حاڵە ئینهاک حراری پێی دەڵێن یاخود خۆر ماندووبوون لەبەر خۆر ئەم کەسە لەبەر خۆرە بۆ ماوەیەکی زۆر بەڵام ئەم کەسە خۆر لێ نەدەوە بەس ماندوویەتی زۆری بردووە زۆر ئاراقە دەکات عکسی حالەتەکە یەکەم زۆر ئاراقە دەکات پلەی گەرمای جستەی جێگیرە پێستی زەرد بوویتەوە تووشی عینەن ماسوکەکانی زۆر دێشن توش ئەم کەسە دەبی ئەو وەختی ئاوی بدەینێ بە ژێژەیەکی باش عینە شت بینە شوێنێک کە سێبەری لێیە جلەکانی بگۆڕین و ئاوی پێدا بکەین ئەمەش دوایی بگوازدا بوو نزیکترین فریاکەوتن با بینە سەر پێست پێست تووشی سوتانی پێست دەبی ئەگەر تووشای سوتان سۆر هەڵگەران دوای پەڵەپەڵی بچووک دوای ئەم پەڵەپەڵانە لەوانەیە ببتە ئاوی بکەوتێ ینی سوتانی پێست و لەوانەیە بوو ماوەیەکی زۆر ئەوانەی ئیشیان لەبەر هەتاوە لەوانەیە بوو ماوەیەکی دوور و درێژ تووشی شێر پەنجەی پێست ببن ئەگەر هاتوو دژە خۆر بەکار نهێنن بەس دکتۆرە لە هەمویان خراپترە و مەترسیانێکی لەم ئاماژت پێ نەکرد ئەو تووڕەبوونووی ئەو عسەبیەتی بەردەم گەرمایە کە هەمومانی توش کردووە ڕەنی یاوە تو ینی ئەچیتە مۆڵێکەوە چیتە سەر شقامێکەوە گەرماکە هەمووی عسەبی کردووە شەڕ لەگەڵ هەموو شتێکەکە لەگەڵ سێبەرەکەی خۆتە لە شەڕەکەی واد لێیە باشە لە کاتی گەرما چی بخورێتەوە من ئەبینم لای زۆر جا لە کاتی گەرما هەر چا ئاخورێتەوە ئاخر ئەمە دروستەیان نا ئەنێ بە کاتی گەرما چه خواردنێک بخۆین چی نەخۆین ئێستا دەینە سەر ئەمیش دوو سیستەمی دیکەمەوە بوو کە باسم نەکرد سیستەمی گەدەمان سیستەمی گەدەمان تووشی دەبینی زگچوون زۆر دەبیتن لە هاوین دایوە دەڵی هاوینە زگچوون زۆر دەبی میکانیزمی ئەمە چی ئەمە چۆن توش دەبیتن زگچوون و ڕشانەوە خاستن لە منداڵی ساوە و لە بەتەمەنەکاندا ئەمە هویەکەی دەگەڕێتە بۆ ئەوەی کە خواردن بە شێوەیەکی باش هەڵناگرێت پلەی گەرمای زۆرە بەکتریا وەکو هەمووان دەزانین لە پلەی گەرمای زۆرتر چەند زیاتر بی زووتر گەشە دەکاتن خواردن لەوانەیە لە وەرزی زستان بە 2 سعاتێک بچیان بە 3 سعات لە هاوی لەوانەیە بە 9 سعات ئەم بەکتریا گەشە بکە و باش هەڵنەگرتنی خواردن لەناو بەفرگردا بە شێوەیەکی تەندروست هەڵناگیرێتن لە هاویندا و لە چێشخانەکان لەوانەیە خواردن بمێنێتەوە لە زستان 4 سعات بمێنێتەوە مزەڵاتەیەم هەر شتێک بی
لەوانە تێک نەچیتن لە هاوین بێک سەعات تێک دەچیتن فەمە بۆ زۆر هۆکار دەگەڕێتەوە مەلەوانگەکان لە هاویندا لەوانەیە و مەلەوانگەیە بە شێوەیەکی زانستیانە پاک ناکرێتەوە فەمەلەکرد لەناو مەلەوانگەدا تووشی هەوکردنی گوێمان هەوکردنی گەرومان هەوکردنی کۆ ئەندامی هەرس خاڵێکی دیکە بامەژێ پێ بکەم خواردنەوەی ئاوە ئێمە لە هاویندا زۆر ئاو دەخۆینەوە لەوانەیە ینی بەڕێژەیەک کە مقارنە ناکرێت لەگەڵ بەرزستان ئەمەش ترشەلوکی مەعیدە ترشی مەعیدە کە ئەمەش وەکو باریەرێکە دەمان پارێزیتن لە میکرۆبەکان چونکە ترشەلوکی مەعیدەی زۆر ترشە نەهەڵی بەکتریا داخڵی جسمت ببی یان جاری وهای خواردنێکی پیس دەخۆی بەس تووشی هیچ کارتێکردنە سەر ناکە مە ترشەلوکی مەعیدەمان هەیە کە دەمان پارێزیتن فخواردنەوەی ئاو بەڕێژەیەکی زۆر ئەم تەرشەلوکە شتێک دەدا پیئجەکەی زۆرتر دەکا یەک هەتا سێ زۆرتر دەکا فەمە شوا دەکاتن ئەم بەکتریایە بچیت ڕێراوی خۆی ببینیتن و تووشی هەوکردنمان بکاتن هەوکردنی میزەڵدانیش هەروەها ئاو ناخورێتەوە و فەمیزەڵدانیش نەوانێت تووشی هەوکردن بێ زیاتر لە وەرزی زستاندا بەو هێوایی کە هەموو هاوڵاتیان یاریمی کوردستان سەلامەت من لەم گەرمایە پارێزرا بوون نەتاوکو ئەم شەپۆ لە گەرمایەتی ئەپەڕێنێ مەش ڕاست دەکەین دکتۆرە دلین حوسێن ئاکرەیی لەگەڵمان میوان بووی بۆ هیوای تۆش بە سەلامەتی بگەڕێیتەوە لەم گەرمە زۆر سپاس بۆ دەستان خۆش بیت بەخێر هاتن گروپێکی خانمانی دەستڕەنگین لە یەکێک لە کۆمەڵگە گەشتیارەکانی سەرزەی بچووک پێشەنگایەکی بچووکیان کردوتەوە جا ئەوەش بۆ ئەوەیەکە تاوەکو گەشتیاران بتوانن هەم گەشت هەم بازار بکەن هەم کەلوپەلی ئەو ئافرەتانەش بفرۆشرێت کە بەدەست بەجێ خۆیان دروستیان کردووە ئێمە گروپی نێرگزین ماوەی ساڵێکە دامەزراوین کۆمەڵێ گەنجی تازە تەخەڕوج و خانمی دەستڕەنگینە کە لەم گروپا کۆبووینەتەوە و ئەمڕۆ لە سلێمانیەوە هاتوین و لە کۆمەلگە یادی گەشتیاری ئارزیشتەکانمان کردووە من لێرە زۆر سوپاسی بەڕۆبەراتی گەشتیاری کۆیەکەم کە ئەوان ئاسانکاریی زۆران بۆ کردین تا بتوانین لێرە شتەکانمان ئاسکەین طبعا ئەم جۆرە پێشانگایانە کە بۆ ئێمە ئەکرێت هەم ناساندنی ئیشەکانمانە هەم زیاتر هاندەرێکی باشیشە بۆ ئێمە بتوانین زیاتر کار بکەین. دەتوانین بڕێن بە شێوەیەکی گشتی بەهۆی ئەو کار و چالاکیانەی کە ئەنجامی دەن بە تایبەتی ئەو هەڵمەتی بە بازارکردنەی کە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە دەستمان پێکردووە ژمارەی گەشتیاران ساڵ بە ساڵ و نەک مانگ بە مانجش لە زیادبووندایە بە نمونە لە جەژنی قوربانی پارکە 6 ڕۆژ بوو پشووی جەژن نزیکەی 25,000 گەشتیار هاتن ناوچە گەشتیارەکانی ئێمە ئەم ساڵ لە ماوەی 4 ڕۆژی پشووی جەژن زیاتر لە 30,000 گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیارەکانی ئێرە کرد بۆیە دەتوانین بڵین کە هەڵمەتی بە بازارکردن وەروە ئەو هەڵمەتی کە دەستمان پێکردووە کاریگەریەکی باشی هەیە لەسەر هاتنی ژمارەی گەشتیاران بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە. لە زۆر کۆمەڵگە خواردنەوەی قاوە کللتورێکی زۆر باوەجا سامان محەممەد گەنجێکی تەمەەن 22 ساڵی دانیشتوی ئاکرەیە دوای ئەوەی کە قۆناغی خوێندنی پەیمانگای تەواو کردووە هەڵەسێت بە دانانی شوێنێک بۆ فرۆشتنی قاوە. ئەمە نەک هەر کارێکی بۆ خۆی دۆزیوەتەوە کردێتی بە دەرفەتی کار بۆ پیاکردنی بژێوی خۆی و خێزانەکەی و لە کارەکەشدا بەشداری هاوڕێکی خۆیەکات کە ئێستا سامان و هاوڕێکی بوونەتە ناونیشانی کۆڵنەدان و هاوڵدان بۆ پەیداکردنی دەرفەتی کار. نوفي مصطفى محمد سليمة از خالكي اوكريما در چوی پیمانگاه هنرین جوانم الاوكري بشتي مخوندنا خوب كتاي هناي از رابم سحكة من سفر زوني كو در فتك كوري بخوبين مغل الجاكي مصايفي
ئەو کۆریاستەکان فروتنە قەهوەیە هەمیژی قاوێن کوردینە هەتۆ پتریۆ 10 تۆمانە یەت یۆ سۆڕ منەهایی و یۆگەرم منەهایی الحمدلله طرودێکی بۆش ئەشیۆمە وەردێکی بۆش بوو خوب و مۆڵە خوب پیدا بکەم ئۆمژگۆریۆمە بە هەموو گەنجۆ گۆڤۆ پەیمۆنگە ئۆنکولیژە خلاص کرد بلۆ خولهیڤیۆ دۆمەزڕاندنی نەگرم سەحکەنە کۆرێکی حتا دۆمەزڕاندن هەبیتە اپریا فروتنا قهوهش بلی کو سامانی بویا خودانکار اوی درفتا کاری با حوالا که خوشیا پیدا کریو اوهانه وی چند دیدگینیتن کش بلی خو اوی مفای گهاندیت در دورین خوشی آری حسین کردستان 24 آکره باسی گەنجێکی دیکە ئاکەین کە ئەویش ڕێبوار وشیارە گەنجێکی خاوەن پێداویستی تایبەتە بەڵام کەسایەتێکی جیاوازی هەیە و جیاوازی ڕێبوار لەوەیە ئەم ماوەی 15 ساڵە کاری میدیایی ئەکات ئێمە کە سوپاس بۆخوا ئەمە سوپاسگوزاریەوەیە گەر خاوەنی جەستەیەکی ساغ و تەندروست بین بەڵام کەسانێکن کە خاوەن پێداویستی تایبەتن من پێم وایە بەهرەکانیان زۆر لە کەسانی دیکە و ئێمەمانان باشترە بەڵێ جا چونکە کاری میدیایی ئەکات هاژە ئەو ڕەخنەشی هەیە ڕەخنەش ئەگرێت دەڵێکە هەندێک جار میدیاکارەکان بە شێوازێک کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەردەخەن کە بەو شێوەیە نییە کە باسی زیاتر لە چالاکیەکانیان بکرێت لە توانەکانیان بکرێت بۆیە ئەو گلەی لە هەندێک لە کەسایەتی و لە هەندێک لە میدیاکان هەیە جا با باسی کارەکانی خۆی باسی بکات و لەناو ئەم بابەتە بیبینی ئەمەوێت باس لە ڕۆڵی کەمەنجام و ڕاگەاندن کەم و باس لە ڕاگەاندن کەم لە کۆمەڵگەی کوردی لە ژیانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و تایبەتی تریش نابینە کەمەندام ئەکرێت ڕاگەاندن کار بێ و تایبەتی تریش نابینە کێشەیەکی ئەوتۆی نابێت بەڵام هەر وەک کەسێکی تر ئەمیش پێویستی بە پشتیوانی چوار دەورەکەیەتی واتە من ئەگەر خۆم بڵێم کە ماوەی 15 ساڵە کار ئەەکەم ڕەنگە خۆم توانی بێتم شتێ بکەم بە شتێک بەڵام ئەمە بەبێ پاڵپشتی ئەو ستافەی کە لەگەڵ مابوون کارێکی مەحاڵە ئەکرێ بڵین ڕاگەاندن دوو جۆر ڕۆڵی هەبووە تا ئێستا ڕۆڵیشان ئەوە بووە کە ڕۆڵێکی ئیجابی بووە ڕۆڵێکی باش بووە هەمیشا کەمەندامی بە کەساتێکی خاوەن عێزەت و نەفس پیشاناوە و بە کۆمەلگای و تووە کە کەمەنجام خاوەنی توانا و بەهرەیە خاوەنی کەسایەتیە خاوەنی بوونێتی خۆیەتی و ڕاگەاندنێکی تری هەبووە کە لە بەرامبەر ئەمەیە هەمیشە وای پیشان ناوە کە کەمەندام برسیە کە کەمەندام هیچی نییە کە کەمەندام حکوومەت هیچی بۆ نەکردووە کە کەمەندام لە بارودۆخێکی خراپایە کە ئەم ڕاگەاندنیان هەموو شتێکی کردووە بۆ ئەوەی کە ئەم کەرەستەی خۆی دەستکەوێت بەڵام نەیتوانیوە بەڵگەش بۆ ئەمە هەتا ئێستا کەمەندامێک لەبەر هەژاری کەمەندامێک لەبەر نەداری کەمەندامێک لەبەر بارودۆخێکی کۆمەڵاتی ژیانی کۆتایی بەخۆی نهێنا نەک لەبەر ئەوەی کە کەمەندام کۆتایی بەخۆی نهێناوە ئیتر هەموو شتێکی هەیە بەڵام لەگەڵەوەشە کەمەندامی ئێمەش ئینتیمایەکی نیشتیمانی بە وڵاتەکەی هەیە نیشتیمانەکەی خۆی خۆشەوێت وڵاتەکەی خۆی خۆشەوی بڕوای بەوە هەیە کە نایکات و پەیوانی هەموو شتێکی هەیە بەڵام پێشی وایە زۆر شتی هەیە پێشی وایە شتی بۆ کراوە بەڵام ئەکرێ زیاتریش بکرێ و هێشتا بارودۆخەکەش لە ئاستەمۆحی هەموو کەمەندامێکان نیە ڕاگەاندن بۆ ژیانی کۆمەڵاتی کەمەندام پێویستی بە ڕۆڵە پێویستی بەوەیە کە کەمەندام کۆمەڵی گرفتی کۆمەڵاتی هەیە ڕاگەاندنی بەڕێز ئەمە بگوازێتەوە بۆ نمونە لە ڕووی کۆمەڵاتیەوە کەمەندامێک کێشە و گرفتی لەگەڵ مامەڵی چواردەورە هەیە کەمەندامێک کێشە و گرفتی لەگەڵ پرۆسەی زەواجە هەیە چ کچ بێ چ کۆڕ بێ کەمەندامێک کێشە و گرفتی لە چۆنیتی مامەڵەیەکە هەیە لە فەرمانگەیەکە کەمەندامێک ئەمە پێویستیمان بەوەیە ڕاگەاندنێکی هۆشیارمەندانە بێت کار لەسەر ئەمە بکات کە کەمەندام زیاتر لە ڕووی کۆمەڵاتیەوە کێشە و گرفتەکانی بناسرێت هەڵبەتە من لێرا وەکو پێشنیارێک کە پێم وایە ئەوەی ئەتوانێت بەم ئەرکە هەستێت ئەوەی ئەتوانێت ئەم خزمەتە بەرفراوانەکە جەنابی سەرۆکوەزیران جەنابی ڕێزار کاک مەسرور بارزانیە کە من لێرەوە و کەمەندامێک
چاوی ماچەکەم و پێشنیاری بۆ ئەەکەم ڕاگەاندنێکی تایبەت بە کەمەندامان بوونی هەبێت چونکە ئێمە باس لەوەکەین 111,000 کەمەندام هەیە پێم وایە هەبوونی رادیۆیەک بە تایبەتی و یان تیڤەیەک گیان هەشتێک بەڵام رادیۆکە لە هەشتێ زیاتر پێویستیە بۆی کە خەڵکی ئێمە زیاتر بە ئاگابێت لەبارەی پرسەکانی کەمەندامەوە و بتوانێت چۆن مامەڵە لەگەڵ کەمەندامێکا بکە و پێشم وایە و ئومێدەواریشم و چاوەڕێی ئەو هەنگاوەش هەر لە بەڕێزیانەکرێوەکو و هەنگاوە باشەکانی ترکە بۆ خزمەتکردن درێخیان نەبە. هاژە دێنە سەر تەوەرە سەرەکیەکەمان تەوەرە سەرەکیەکەمان حەزەکەم ئاها باسی لێوە بکەم تۆ بچی بۆ میوانی هەر ماڵێک کە زۆر خوڵق و خۆی لەگەڵ تۆ باش بێ لە لای زیاتر ئەمێنیتەوە هەر کاتێکیش بزانی کە زۆی زۆر خۆشەوە قەدر تەگرێت چەند جارێتتر سەردانیەکەیتەوە ئەبێ بزانیت کە چ جۆرە میوانێکیش تۆ ئاها پێشوازی لەکەی تۆش بە هەمان شێوە هەڵیە بژیرێت چ میوانێ بێتە ماڵەکەت ترس جۆرەکە لەو میوانانە ناکرێ ئەوە نە قەدری ترس بگریت ئەوە نە بە گرنگی بزانی بیخەیتە سەر و ژووری دڵتەوە لەوێ دایبنیشێنی هەمیشە ترس میوانت بێ مێڵە ترس هیچ کات میوانت بێ قەت میوانداری ترس مەکە و قوبوڵی مەکە هەر میوانێکی تر قوبوڵەکەی بەڵام ئەوانی کە کاریگەری لەسەر دەروون تەکات مایان خەرە دڵی خۆتەوە باسی ترسەکەین هاژە باشە تۆ ترساوی لە هیچ شتێک بڕیاردانێک لە باشە پلانێک گرنگژێک خۆت ترس گرنگە خۆی بوونەوەری مرۆڤ ئەبێ هەبێت کە هەر لە سەرتاوە مرۆڤ کە دروست بووە ترسی هەبووە لە نەمان لە باران لە سەرما چۆن خۆراک پیاکە ئەمە هەستێکە لە هەموو مرۆڤەکان هەیە بەڵام چۆن ئەترسی و چۆن بەرنگاری ئەو ترسە شەبیتەوە جا ئەم پرسیارانە ئێمە پێمان باشە کە لەگە میوانەکەمان زیاتر گفتوگۆی لەسەر بکەین و لەوی بکەین ئەویش خاتو یاسا ئیسماعیلە کە ماستەر لە چارەسەری دەرونی و وەزەبری دەرونیە هێناوێتی و میوانی ئێمەیە خاتو یاسا بەخێر هاتی بەخێر پێویستە ترس هەبێت ینی بۆ نمونە ئێسان بەیانێت تۆ هاتیتەم پرۆگرامەوە دوو دڵ یەکترسێک لا دروست بوو لە بەردەم پرۆگرامەکە بێگومان کەواتە بێ هەبێ بێگومان خۆی ترس هەستێکی جیهانیە و یەکێکە لە 5 هەستە جیهانیەکان کە ئەویش دڵخۆشیە دڵتەنگیە بێز لێ هاتنەوەیە تووڕەبوونە و ترسە واتە لە لەدایکبوونەوە مناڵ کە لە سکی دایکێتی ئەو هەستی بۆ دروست ئەبێت لە دەنگێکی بەرزە لە شتێکی نەخوازراوە ئەو ترسە هەیە بەڵێ بەس شتەکە ینی گرنگەکە لەوەیە کە تۆ چ کاتێک ترس ئاساییە و چ کاتێک ئەبێتە کێشە کەواتە چ کاتێک ئاسایی و چ کاتێک ئەبێتە کێشە بەڵێ ترس خۆی ینی هەموو کەسێک نۆرماڵ هەیەی کاتێک کە تۆ مەسەلەن تەلەبەیەک ترسێکی هەبێ بۆ تاقیکردنەوە کە ئەو ترسە هۆکار بێ بۆ ئەوی دەربچێ بێگومان ئەو ترسێکی ئیجابیە ئەنی هۆکارێکی باشە و ئەگەری سەرکەوتن زیادەکە بەڵام ئەگەر ئەو ترسە ڕێگری کرد لە سەرکەوتن ڕێگری کرد لەوەی کە توانەکانی بەکار بێنە لە ژیانیا بێگومان ئەوە ئەبێتە کێشە و بەس بە خۆشحاڵانە ینی ئەو کێشەیەک نیە نەتوانرێت چارەسەر بکرێ چارەسەر ئەکرێ باشە چ کاتێک کاریگەریە بێت لەسەر تاکێک کە ڕێگری بکە لە خۆشبەختیەکانی لە دروستبوونی لە هەڵکەوتنی لەو پرۆگرامانی کە دایانێ بۆ خۆی بەڵام ئەمە چ کاتێک کاریگەریە بێ ئەم ترسە لەسەری بەڵێ خۆی ترس تەبعەن بۆ مرۆڤەکان هەمویان کەسایەتی جیاوازیان هەیە و هۆکارە دەرەکیەکانیش و کۆمەڵگاژ ئەو نۆرمانە ئەو ڕێستانی کە نەنووسران و ڕێساکانی ڕێسا کۆمەڵایەتەکان کاریگەریان هەیە بۆ سەر شخصیاتی ئەو کەسە بۆی پەروەردەی ترس لە شکست پەروەردەی ترس یاخود بێهیوایی لە سەرکەوتن دروست بکە مەسەلەن وەکوچین مەسەلەن ئێمە کچێک ئێستا گەربیەوێ طبعاً کۆمەڵگا پێناسی سەرکەوتنەکە باشە لە کۆمەڵگای ئێمەیە سەرکەوتن مەسەلەن بۆ کچێک دانراوە چییە بەڵام ئەگەر ئەو سەرکەوتنە لە لای کچەکە ئەوە بێت بچێت لە دەرەوە بخوێنێ و بەڵام بە بۆنەی ڕێساکانی کۆمەڵگاوە نەتوانێت بەدەستی بێنێ ئەوە چی دروستەکە بێگومان ترس دروستەکە لە شکست ینی ڕاستەوخۆ کە ترسیش لە شکست دروست بوو بە هیوایەک بۆ سەرکەوتن دروستەکە کە ئەوەش بێگومان دەرەنجامێکە کە ینی و دەرەنجامە و هۆکارە بۆی کە ترس دروست بێ ینی بێگومان لەسەر داهاتوش چونکە ئەوە جارێک نییە دوانە لە شخصیەتی ینی ڕنگدانەوە ئاياتەوە و کاریگەری لەسەر تەواوی ژیانەکە باشە خاچ و یاسا باست لە ئایندە کرد بێگومان هەر کەسێکمان کە ترسێکمان هەبێت ترسەکە لە ئایندەوەیە
هیچ کات ناترسین لە ئەم دقەی کە تیاین ترسمان لەوەی ئای تۆ بڵێ وابێ تۆ بڵێ ئەم شتە نەبێ ئاخۆوای لێ دێت واتە هەمیشە ترسمان لە شتێکە کە نازانین نەمان بینیوە دروستە ترس لە ئایندە بەردەوام بێتە تاوکوا گەین بەو کاتە گەینە ئایندەکە یاخود نا ئاساییەوە شتێکی نۆرماڵە ڕاستی خۆی ترس بە شێوەیەکی ئام ئەکرێت پێش ڕوودانی شتەکە و دوای ڕوودانی شتەکەش هەر بەردەوام بێ و لەو لەحزەیەش خۆی وەکو پێشتر وتمان ئاساییە هەبێ بەڕادەیەکی کەم کە کاریگەری نەکاتە سەر تۆ بۆ ڕێگریکردن لە سەرکەوتن یا ڕێگریکردن لەو ئامانجە ئەگەر بەردەوام بوو بێگومان کاریگەریەکی نەرێنی ئەکاتە سەر ئیشەکە کە نەگەیتە ئامانجەکە بەڵام ئەگەر تۆ ینی ئەمە هەروەکو ڕێگەچارەش بەکارێ ئەگەر تۆ ئامانجێکە بۆ دانا ئامانجێکی واقعی ڕوون و بۆشاییەک لە کاتی دانانی ئامانجەکە دادنا بۆ مەسەلەن هەنگاوێک کە بگەڕێتە دواوە هەنگاوێک کە نێتە پێشەوە ئەتر ئایا نەخۆشیە هۆکاری دەرەوەیە ینی تۆ ئەگەرێک دانی کە ئەوە بە یەک قۆناغ بە یەک جار نەگەیتە سەرکەوتن کە ئەو دانا ترس ڕاستە خۆ کەمە بێتەوە کە ترسی شکەم بوو ئەگەری سەرکەوتن دووبارە زیاد دەکات چکە باوەڕ بەخۆبوون زۆرە باشە من پێشتر دیقەتی یەکێک لە قسەکانی تۆمیاوتە کۆمەلگا سەرکەوتن پێناسەی سەرکەوتنی تاکەکانەکات بە تایبەت لە سەر خانمێک ینی ئەکرێت ئێمە چاوەڕێ ئەوە بکەین کە ئایا کۆمەلگا سەرکەوتنەکانمانی پێ قوبوڵە یاخود ئێمە مادەم کۆمەلگا بە کەسێکی سەرکەوتو دایناوین سەرکەوتوین ئەگەر نا سەرکەوتونین تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەو ترسە لەسەر خۆبوونیادنان لەسەرەوەی کە مادەم شەرت نییە ینی تۆ هیچ قبول کراو نەبی بەڵام هەندێک عادەت و یاسا و ڕێسا هەیە ئەمە بکە ئیدی ئەکرێت تۆ چاوەڕێەوە بکەی بڵێ کۆمەلگا بە سەرکەوت و تەزانیانە ئەی خودی خۆت ئەو ترسی کە لەگەڵ خۆتە هەوڵەیە و کپە کردووە و بۆی کە بگەی بەو ئاواتە و بەو ئامانجی خۆت پرسیارێکی جوان بوو ڕاستی خۆی ئەو ترسە یعنی چۆنە تۆ کۆمەلگایەک لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی ترەوە ئەگۆڕێ بۆ پێناسی سەرکەوتنەکە مەسەن ڕەنگە لە دەرەوە نەبێ زۆر ئاسایە کە کوڕێک بچێتە وڵاتێکی تر بخوێنە و بۆ کچێکیش هەمان مافدابین کراوە ئێمە لێرە باس لە لایەنی دینی لایەنی سیاسی لایەنەکانی تر ناکەین باس لەلایەنی کۆمەڵایەتی ئەەکەین لە کۆمەلگای ئێمەیە و لە 50 ساڵی ڕابردووە ئەو ڕێسایانە هەمان ڕێسانین بۆ ئێستا یعنی ئەتە پێناسی سەرکەوتنەکان بەپێی سەدەکان ساڵەکان ئەگۆڕن و ئەو ترسە چۆن کاریگەری ئەکا بێگومان ئەوەیە کە ئەو کەسە بێهیوا بێ لە سەرکەوتن واز لە خوێندنێنە واز لە خوێندنێنە مەسەڵەن دیسان ڕێسایەکی کۆمەڵایەتی سەر هەڵەیە مەسەلەن لەوانەیە زەواج بکە بڵێ مادام تۆ ناخوێنی زەواج بکە وایە ئەنی ئەوانە وەکو ئەڵلقەیەکی وابەستەی یەکن بێکەوە بەستراون و ئەوەی کە وتت مەسەلەن و کاریگەی لەسەر دەرونی تاک و دەوروبەریشدانە بەڵام ئایا کەسەکان ئێمە دوو جۆر ئەین بە شوەیەکی گشتی باش بیرکردنەوەی جێگیرمان هەیە و بیرکردنەوەی گەشە سندن ئەو لە تیۆری کارۆڵە کە ئاماژەی پێدراوە ئەو کەسانەی کە بیرکردنەوەی جێگیریان هەیە هەوڵێن خۆیان لە مەترسی و سەرکەشی لابن و کەسێک کە میلی ئەوەی هەبوو خۆی لە مەترسی لایە ناچێت بەلای سەرکەوتن و هەوڵیانی زیاتر لە شوێنە خۆی ئەمێنێتەوە یعنی و بێگومەر کۆمەڵگەش زیاتر کۆنتترۆلیەکە بەڵام بیرکردنەوەی گەشە سندن ئەو کەسانەیە کە ڕاستە ترسی هەیە مەسەلەن تۆ ئەتەوێ پرۆژەیەک بکەی لە دەرەوەی چوارچەوەی کۆمەڵگاکەتە ترسەکەت هەیە بەڵام ینی پێناسەی ترسی یا پێناسەی شکستی دووبارە پێناسە کردوێتەوە بۆ خۆی نەک ئەوەی وەک کۆتا خاڵ بێ بەڵکو وەک دەرفەتێ وەک هەنگاوێکی سەرکەوتن پێناسی کردووە کە یعنی بیرکردنەوەیە تۆ ئەگەر وا بیرکەیتەوە کە ئەو شکستە کۆتا هەنگاو نییە بەڵکو ڕێگەیەکە دەرفەتێک کە بۆی تۆ بگەی بە سەرکەوتن بێگومان هەستیش لەو کاتەیە دروستە هەستی ترسک کەمە بێتەوە کاتە ئەوانە دروستە دەمەوێت لەم قسانەی یاسا باسی ئەوە بکەم خۆی بۆ خۆی کە مرۆڤ دێتە دنیاوە دروستە هەندێک ترسی هەیە بەڵام بەهۆی ئەو ترسەوە ئەگات بۆ شتانی کە ئەیەوێت بۆ نمونە لە تاتیکردنی مناڵێکەوە ئەگەر لە یەکەم هەنگاوەکانی و ئەکەوێت
ئیتر بترسێ و قەت جارەتر هەڵنەسێتەوە فێری ڕۆشتن نابێ هەر بۆ خۆی مرۆڤ بازنەیەکی ئەمن هەمیشە بە دەوری خۆیان دروست دەکات ناوێت لەو بازنە ئەمنە دەربچێت لە منداڵیەوە بازنە ئەمنەمان نییە ئەگەر تاوەکو دەستی بەرگەرمایەک نەکەوێت نازانەوە گەرمار دەستی بۆ کە دەستی بۆ بردیتر ئەوەستێت ئەترسێت و نایکات کەی ئێمە ئەو بازنە ئەمنە بە دەوری خۆمان دروستەکەی خۆمە بە سروشتی خۆمان وا هاتوین کە ئەگەر ترساین شتەکە بکەین ئەگەر سەرکەوتونە بۆکو کەوتنی منداڵەکە و دەست بەرگەرما کەوتنەکە ئەوەمان تیا هەیە بەڵام کە گەورە بین ئیتر ئەوەستین لەو بازنە ئەمنە دەرناچین کەی تووشی ئەو شتابین هۆکارێکە ئەبێتەوە هۆی ئەوە یاخود نابوو خودی خۆمان ئەوەش سروشتەکە لە ئێمە دروستە بێتەوە دووبارە ڕاستە خۆی هەرڕێک وەک چۆن باس کرد کە تۆ لە لەدایک بوونەوە ئەو هەستە بۆ دروزە بێ ئەو ژینگەی کە تایە پەروەردە ئەکرێ ئەویش سنوورێکی ترە بۆ دائەنێ باشیان ئێمە مرۆڤ وەکو خۆدوتە حەزەکە دایمە سنوورێک بۆی هەست بە ئەمان بکە دانە بە دەوری خۆیان بەڵام کۆمەڵگا و دەور و بەر ئەوانی خاستە نزیکەکان دایک و باوک چۆن ڕەفتار لەگەڵ ئەو مناڵەیە ئەکەن و چۆن سنووری بۆ دانن ئایا فێری ئەوەی ئەکەن کە مەسەن فێری خۆڕاگری ئەکەن بڵێ کە کەوت یەکسەر هاوار نەکەن بڵێ شتێکی شکا ئەوە کەوتی ئەوە نەموت یاخود بڵێ ئافرین جارێکی تر هەوڵ بە زیاتر هەوڵ بیتەوە ینی هەر لە شێوازی پەروەردەکردنەوە ئەو مناڵە وردە وردە شخصیاتە کەسایەتێک پەیداکە بۆ خۆی کە عادەتەن لە 5 ساڵەوە دەست بە دروستبوون تاواتێکە هەتا گەورە بوون هەمووی کاریگەری هەیە بەڵام ینی بە پلەی یەکەم خێزان زۆر کاریگەری هەیە لەگەڵ کۆمەڵگایە بۆ ئەو سنوورە کە دروستی ئەکا ئایا ئەتوانێت بیپەڕێنێ و یان ئایا ئەتوانێت هەستی جیاوازبوون بۆ خۆی دروستکە چونکە زۆر مهمە ئێمە نەترسین لە حکومدان بەرامبەر خەڵک چیمان پێ ئەڵێن لە یان ئیرەی بردن یعنی تۆ ئیرەی بردن حکومدان ناومێدی ئەوانە هەمووی ترس دروستەکە بۆ ئەو کەسی کە بێ بە ئامانجەکەی یاسا ئێمە خۆشحاڵ بووینم بانێ لەگەڵمان بووی سپاس بۆ وتەکانت سەرکەوتوو سپاس بۆ ئێوەش زۆر سپاس باسەرێکیش لە ئەفغانستان بدەین هاژە باشە لە ئەفغانستان کاری دەستی و گڵێنەسازی دروستکردنی گۆزە و کەلوپەلەکانی تری ناوماڵ پیشێکە خەریکە وەکو پیشەکانی دیکە لە ناوەچێت گڵێنەسازی گوندی ئیستالیف یاخود ئەو کەسانی کە گڵێنەسازیەکەن لەم گوندە نیگەرانن لەوەی کە بەشێک لە فرۆژگەکانی گڵێنەسازی داخراوە بەڵام پیشەی باب و باپیرانیان خۆشەوێت و بە هەر شێوەیەک بێت نانەوێت لە ناو بچێت پیشەی گڵێنەسازی لە ئەفغانستان ناوبانگێکی باشی هەیە و گەشتیارانیش سەرسامن بە بەهرەی ئەو داهێنەرانی کە خەریکی گڵێنەسازین. چەندین سەدەیە لە ئەفغانستان کاری گڵێنەسازی بەردەوامە و گڵێنەسازانی گوندی ئیستالیف سرەڕای بێبازاری بەڵام نایانەوێت پیشەی باو باپیرانیان لە ناو بچێت. نوری ئاغا گڵێنەسازێکی دێرینی گوندی ئیستالیفە و نیگەرانە لەوەی بەشێک لە فرۆژگاکانی دیکەی گڵێنەسازی داخراون. پیشەکەی بە پیشەیەکی پیرۆز دەزانێت و چاوی لەوەیە بەرەو پێشەوەی ببات. ئێمە هەمیشە بەو پیشەی خۆمان دڵخۆش بووین و لە داهاتوش بەو شێوەیە دەمێنینەوە. منداڵەکانم چاویان لەسەر پیشەی خێزانەکەیانە و لە هەر بارودۆخێکدا بێت دەیانەوێت پارێزگاری لێ بکەن. ئەو پیشەی دایک و باوکت و باو باپیرانت ئەنجامیان داوە نابێت ڕێگە بە لە ناوچوونی بدەیت چونکە پیشەیەکی پیرۆزە. کاتێک دەبینم فرۆژگاکانی دیکە داخراون لە ناخی دڵەوە بێزار دەبم. دەمەوێت هەموو فرۆژگاکان کراوە بن و پیشەکەمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بچێت. گەشتیاران لە ناوچەکانی دیکەوە ڕوو لە گوندی ئیستالیف دەکەن چونکە ناوبانگێکی زۆری لە پیشەی گڵێنەسازیدا پەیدا کردووە. گەشتیاران دەڵێن گڵێنەسازەکان داهێنەرن و هەمیشە کەرەستەی جیاواز دروست دەکەن. ئەوەی دروستی بکەن جارێکی دیکە دروستی ناکەنەوە. پێشتر لێرە کەلوپەلم کڕیوە و لەگەڵ خۆم بردومنەتەوە بۆ قەندەهار. خەڵکی زۆر حەزیان لەو کەرستانە بووە. اینجا که بار میریم چیزای نو تولید میشه
من چەندین جار سەردانی ئێرەم کردووە و چەند بارەشی دەکەمەوە چونکە هەمیشە کەرستەی نوێ دروست دەکرێن و کوڵەتیشیان باشە ئەوان کەرستەی دووبارە دروست ناکەنەوە بۆ نمونە جارێک دێیت شێوەیەکی گۆزە دەبینێت بەڵام جارێکی دیکە گەڕایتەوە شێوەیەکی جیاوازتر دەبینێت ئەوان لە پیشەکەی خۆیان داهێنرن گەڕانەوەی تالیبان کاریگەری لەسەر پیشەی گڵەنەسازی دروست کردووە بەهۆی خراپی ئابووری لە وڵات و کەمبوونەوەی گەشتیار بازاڕی گڵێنەسازی لە وڵاتەکە لاواز بووە بە جۆرێک لە مانگێکدا تەنیا 2 جار کوورەی سوورکردنەوەی گڵێنەکاندا دەگیرسێنرێن و بەرهەمەکانیش بە بەراورد بە پێش ساڵانی 2021 کەمتر بوونەتەوە. پرۆگرامیەم بانی 24مان پێشکەشکردن بەو هیواین کە میوانێکی خۆشەویستی ئێوە بووبێتین و توانی بێتمانە وەرگڵ بابەتانێک کە پێشکەشمان کردوون سوودمان پێگەاند بێتن. خواتان لەگەڵ و ماڵتاناوە.